سڵاتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. بەرپرسێکی یەکێتی ڕای دەگەینێت پۆستی سەرۆکۆماری عێراق پشکی پێکهاتەی کوردە و لەناو کوردیش بەرکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بە هیچ جۆرێک ئامادە نییە سازشی لەسەر بکات. غەیە سوورچی بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانی مەڵبەندی مووسڵی یەکێتی بە پێگەی معلومەی ڕاگەاندووە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر چەندین پرس گفتوگۆ دەکەن. لە ناویاندا پرسی پۆستی سەرۆکۆماری عێراق و بابەتەکانی تری پەیوەست بە پشکی کورد لە حکوومەتی داهاتووی عێراقدا. ئاماژەی بەوش کردووە ئەگەر هاتوو لەگەڵ پارتی لەسەر ئەو بابەتانە نەگەیشتینە لێک تێگەشتن، ئەوە هاوشێوەی خولی پێشوو ململانەکە دەبینە ناو هۆڵی پەرلەمانەوە و کاندیدی یەکێتیش هەر دکتۆر بەرهەم ساڵح دەبێت. باگوێرەی سەرچاوەکانی هەواڵ فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران نەدوای سەردانەکەی لە بەغدا ڕووی لە سلێمانی کردووە و لەگەڵ یەکێتی کۆبووەتەوە و ئامادەی نیشانداوە بۆ نێوەندگیری هاوسەرۆکانی یەکێتی. شەفەق نیوز لە ئازاری سەرچاوەیەکی ئاگادار لە نێو یەکێتی بڵاوی کردەوە ڕۆژی دووشەممە ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسداران سەردانی شاری سلێمانی کردووە و پرسی کێشەنەخۆیەکانی یەکێتی بە تایبەت کێشەی هاوسەرۆکان و سەرکردایەتی لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتی تاوتوێ کردووە. ئەو سەرچاوەیە باسی لەوەش کردووە قائانی هەوڵی لێنگزیکردنەوەی سەرکردەکانی یەکێتی دەدات لە دوای 8 تەمووزەوە کێشە کەوتوتە نێوانیان، تەنانەت هەوڵی داوە ڕۆڵی نێوەندگیریش ببینێت. شارپرێس بە دواداچوونی بۆ ئەو بابەتانە کردووە ژمارێک لە سەرکردایەتی یەکێتی ئەو هەواڵە ڕەت دەکەنەوە و ڕای دەگەێنن قائانی سەردانی سلێمانی نەکردووە و هیچ کۆبوونەوەیکیشی لەگەڵ بەرپرسانی باڵا و هاوسەرۆکانی یەکێتیدا ئەنجام نەداوە. ئێسام حوسێن سەرکردە لە ڕەوتی سەدر لە لێدوانێکیدا ئاشکرای دەکات موخدەدا سەدر ڕێبەری ڕەوتەکەیان دوایین هەڵی ڕێکەوتنە سیاسیەکانی بۆ گفتوگۆکردن لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە داناوە و تەنیا ماوەتەوە گەورەترین کوتلەی پەرلەمانی و هەڵبژاردننی سەرۆکێک بۆ پەرلەمان ڕابگەێنرێت. ڕوونیشی کردوێتەوە ئەو ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابردوو لە پشێویەکانی بەردەم ناوچەی سەوز و هەوڵی تیرۆرکردنی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق. بەڵگەی ئەوەیە هەندێک لایەن دەیانەوێت عێراق بخەنە ناو گێژاوە و ئاڵۆزی نەخۆییەوە. لیژنەیەکی پەرلەمانی کوردستان تایبەت بە کێشەی کۆچبەرانی کورد دەچێتە پۆڵەندا و لە نزیکەوە لە کێشەی هاوڵاتیانی کورد لەو سنوورە دەپرسێتەوە. دکتۆرە ڕێواز فایەق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان تایبەت بە کێشەی کۆچبەرانی کورد لە سنووری بیلاڕوسیا و پۆڵەندا ڕایگەیاند داوا دەکەین سبەینە لیژنەیەکی پەرلەمان بچێتە پۆڵەندا بۆ ئەوەی بزانین چی دەگوزارێت لەو سنوورە. ئەمەش دوای ناڕزایی ژمارێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هات کە باسییان لەوە کردبوو ئەوەی ڕوودەدات کۆڕەوە و کۆج نییە، لە بەرامبەریشدا حکوومەتی هەرێمیان بە بێباک و کەمتەرخەم ناوبردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەرە.